وەڵی لە ڕاستیە ئەوەی ئەو میلەتە مای دڵخۆشی بووەوە بوو کە ماوەیە کە سەقامگیری هەیە لەناو وڵاتەکە هەموو خەڵات و بەرەتێکیوانە بۆ ئەم میلەتە تەنها سەقامگیریە جا ئەگەر سەقامگیریەکەت یەک بچێت ئیتر بە هەر شێوەیەک بێت ئەوە ئیتر خۆ میلەتە چاوەڕانی چی کردووە لەوانە تا ئیسە چ خەڵات و بەرەتێکیان بە میلەتە بووە بێجگەلەوەی پاراستنی هێمنی وڵاتەکەیان ڕاگیر کردووە ئەمە بەدەستکەوتێکی گەورە زانراوە بۆ هەموو میلەتی کورد بۆ خەڵکیش قەنەعەتی بە هەموو فەقیر و هەژاریە کردووە تەنها ئەوە نەبێت کە ئەم شەڕی براکوژیە سەر هەڵ نایاتەوە بەڵام ئیتر لێرە و لەوێەوە تا خۆتان ئەزانن کە لەسەر بەسیترین شت لەسەر ئەوەی وەرتێ نەنەوتیتیایە نەکانزایتیایە نازانم چیتیایە یەکسەر ئەڕۆن لێ سێلایەن قوتە بنەوە بۆەوەی لە شتێکی بەسیتە پەلەماری یەک بن خوا نەخواست دوایی ئیتر بەچی پێ ناکرێت ئیتر لەبەرەوە میلەت زۆر زۆر بۆ هەڵسوکەوتە ناڕەحاتە و داواشیان لێەکەین هەتا زووە کۆتایی بۆ مۆزوعە بێن و با کێشە دروست نەبێت لەبین هیچ لایەنێکی سیاسیە وانی تیانە دەستی وڵاتانی دەرەوەیە زیاتر هینیانەکات وایان لێ کاتەکە زەختیانە خاتە سەرەوە بەڵام ئێمە ئەبێ بڕوامان بە خۆمانە بێ چ ئەگەر حیزبین چ ئەگەر میلەت بین ئەگەر بڕوامان بە خۆمان نەبێ وەڵی دەردەستی خەڵک بین زۆر زۆر شتێکی ڕووخاوی ئەرکی خەڵک ئەوەیە ڕۆژنامەیە گوێتان لێە کەناڵەکانە گوێتان لێە خەڵکی هاوڵاتیە گوێتان لێ هەمووی نیگەرانە لە مۆزوعەکە بەڵام دەسەڵاتی هاوڵاتی فەقیر چییە ئەگەر ئەوان بە دەسەڵاتی هێزی چەکداری بازە شتێ بکەن دەسەڵاتی من و تۆ چیە لێرە بۆ باجەکەی شێبێ ئێمە بیین ئەبێ مناڵەکانی ئێمە کوڕەکانی ئێمە تیا بچین بەڵام داوایان لێکین کە ئەم جۆرە شتانە بە زووترین کات کۆتایی پێ بێن و بۆ ئەوەی شەڕی براکوژی دروست نەبێ مەترسیەکی کار نەکەوێتەوە ناو میلەتە ڕەشەوروتەکەمان خۆی بەداخەوە ئێمە لە بەرەوەی تا ئێستا دەوڵەت نین هەمیشە دەستی دەرەکی لە هەرێمی کوردستانە هەبووە وەجگە لەوەش ئێمە چواردەورەکەمان هەموو زین سنووری کوردستان بە چەند وڵاتێکەوە کوردستان دابەشەوە بەسەر چەند وڵاتێکە ئەمە کێشەی گەوری ئێمەیە کە ڕەنگە بە درێژایی چەندین ساڵی کەش لەگەڵمان بێ بەداخەوە زۆر جار لە شرکێشانی تورکیا چ بە تانک و تۆپوزرێ پۆش چ بە هێزی پیادە چ بە تیارە ئەوانە کە بەردومانی بەتاتی ناوچە سنووریەکانەکە ئێستا ژەوەی کە هەیە لە زینی وەرتێ بە بیانووی بوونی پەکەکە لە ناوچەکە بەڕاستی کارێکی خراپە سنوور بەزاندنە پێشێلکردنی سنوورەکانی کوردستانە یعنەوە لە ڕووی بابڵێن کاری نێودەوڵەتی کارێکی خراپە کە تورکیەکە ئەوەش کێ بەداخەوە هەمبوونی هێزی یەکێتی و پارتی لەوێ ئێمە تەمەنا ئەەکەین کە جارێکە خەڵکی کوردستان ماندووە خەڵکی کوردستان ئینشەڵا قەت ئەوە ڕوونایە شەڕی براکوژی ئەوەشەیە من داواکەم کە لێرەوە بەڕاستی مامەڵێکی ژیرانە بکرێت لەگەڵ وەکو حکوومەتی هەرێم وەکو هێزی پێشمەرگە وەکو هێزەکانی ناوخۆ بە ڕسمی مامەڵە بکرێت بە یەک زمان بە یەک ئاراستە لەگەڵ حکوومەتی تورکیا ئەگەر باسی خەونی گەورەی دەوڵەتی تورکی بکەین هەر لە سەردەمی کەمال ئاتاتورکەوە ئەزانین کە تورکیا ڕژێمێکە هەمیشە دانی بەبوونی کوردانە ناوە خەونی گەورەی هەیە کوردی کوردستان داگیر بکە لە سرودیانە لە قسەیانە زۆر جادەری ئەبرنای شارنەوە لە کۆبوون و ڕسمەکانیانە لە دانیشتنی پەرلەمانیانە بەڵام ئەم خەونە ڕەنگە ئێستا خۆشبەختانە کە کورد ئێستا دۆستی لە جاران باشترە پشتیوانی لە جاران باشتر لە ئاستی نێودەوڵەتیە بوونی ئەمریکا ئەوانە لە ناوچەکە ڕاستە لە بەر بەرژەوەندی خوانە بەڵام زۆر جا بەرژەوەندەکانی کوردیش هاوتەری بۆ لەگەڵ بەرژەوەندەکانە بۆیە بڵێ طموحەکە ئامانجەکە گەر بۆی دەستبا من دڵنیام مناعەتی نییە هەرێمی کوردستان بگرێت زینی وەرتێ نەیەکەم ڕوودا و نەدوا ڕووداوی شەبێت لە ناو بزوتنەوەی ڕزگاری ئەوەی پێڵێن بزوتنەوەی کوردایەتی لەبەرەوەی ئەمە تەجروبەیەکی دوور درژمانەیە بە تایبەتی لە ماوەی 50 ساڵی ڕابردووە کە بلبلانەکان لە بازنەیەکی فراوانە بە تایبەت لە باشووری کوردستان چوونەتە یعنی قۆناغێکی زۆر مەترسیدارەوە بەداخەوە بەفیتی دژمنان و داگیرکەرانی کوردستان ئەمڕۆ کێشەیەک تریان هێناوە سەرباریان کردووە کە ویش کێشەی نێوان هێزە کوردیەکان و بە تایبەت پارتی و یەکێتی و پەکەکە لە ناوچەیەکی زۆر هەستیارە کە بە تەسەوری من هیچ مەترسیەکی لەسەر ئەمنی قومی و لەسەر ئەمنی داخلی و لەسەر کێشەی باشووری کوردستان نیە تەنها جێبەجێکردنی پیلان و ئەجنداکانی دژمنان داگیرکرانی کوردستان دەنا ئێمە ئەمڕۆ ئەگەر مەترسیێک لەسەر باشووری کوردستان هەبێت لە جەلەولایە لە مەخمورە لە گەرمیان و کەرکووکە لەو شوێنانەیە کە داعش خەریکە سوودی لەم بۆشایە
تازەیە وەرگرتووە خۆڕێکە خاتەوە بینین لێرە و لێ پەلامارەدات و پێشمەرگە شەی دەکات و هاوڵاتیانە فرێنەدەوانە بەڵام بەداخەوە لە بری ئەوەی کە هێزەکان بەرەوە ئەو شوێنە هەستیارانە بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسی داعش و گرۆپە تیرۆریستەکان بجوڵێنن هاتوون لە زینی وەرتێ کوڕانی بەستە زمان و هەژاری ئەم خەڵکان بەرەو ڕووی یەکتری داناوە بەڕاستی من تەنها داوم لە هێزی پێشمەرگەی کوردستان لەبەرە پێشمەرگەکان لە فەرماندا دڵسۆزەکان ئەوەیە کە نەکەن جارێکی تر لولەی تفەنگەکانیان بکەنە یەکتری نەکەن جارێک کە شەڕی نەگریسی براکوژی بکەنەوە چونکە دوجار سەرکردەکان و بنەماڵەکان لە دانیشتێکی دیوەخان ئاسادا دوای تەوقە و ململانی و ماچماچێنێکی تر بەگاڵتەوە بە شەهیدەکان پێکەنن گاڵتە بە کچوارەکانیانەکەن لەبەرەوە من داواکارم لە برا پێشمەرگەکان لە فەرماندەکان ئەگەر ئەم جارە هەر ناچاریشیان کردن کە لولەی تفەنگەکانیان بکەنە یەکتری چەکەکانیان هەڵگێڕنەوە و بەرەو ڕووی ئەو سنگی ئەو کەسانەی بکەن کە ئەیانەوە ئەگری شەڕی براکوژی خۆش بکەنەوە ئەگەر مەرامی داگیرکەران نەبێ بە تایبەتی دەوڵەتانی تورک و ئێران و ئەمانە من نازان چ بەرژەوەندیەکەی ئێستا تۆ هێز بەری لە زینی وەرتێ بەرامبەر بە یەکتری ڕایگریت و لەم قەیرانەیە لەم هەلومەرجە زۆر ناسکوونە ڕەحەتەیە بە تەسەوری من بێژگە لە خزمەتکردن بە ئەجەندای داگیرکەران هیچ شتێکی تریان نابینم.